ڕەمەزان بەخشیشێکە لە بەخشیەکانی الله تعالی بۆ بەندەکان بەخششی الله تعالایە بۆ بەندەکانی کە ئێمە سوودی لێ وەربگرین تەنها هەر وەکو وتمان چەند ڕۆژێکی کەم لە بەردەممان ماوە دەرگاکانی بەهشتی لێ ئەکرێتەوە لە ڕەمەزان و دەرگای دۆزەخ دائەخرێ و الله تعالی بە حەول و قودرەتی خۆی هەموو شەیاطینە ئینس جنەکان ڕاستی کۆت و بەندەکە لەو کاتەیە هیچ توانایەکیان نییە بەسەر بەندەکانی الله تعالی و هەروەها یەکەم شێوە و شێوازی خۆ ئامادەکردنی مرۆڤ بۆ مانگی ڕەمەزان بریتیە لەوەی کە پێداچوونەوە بە خۆی بکە با پێداچوونەوە بە خۆمان بکەین با بیرێک لە خۆمان بکەینەوە بیرێک لە ئیمانمان بکەینەوە ئایا ئێمە بەڕاستی ئامادەین بۆ ڕەمەزان چکە ڕەمەزان هەرەوە نیە تۆ بڵێ وەڵی من تەواو بە ڕۆژووە بمونتر خۆت لە نان خواردن بگریتەوە تر با بزانین هەموو شتێک بکەیت با پێداچوونەوە لە خۆمان بکەین تحقیقی بزانین تحقیقی مەرجەکانی تەوحید لا إله إلا الله مان کردووە چکە ئێمە پێش ئەوەی بگەین بە ڕۆژووی مانگی ڕەمەزان چوارەمین فەرزە لە فەرزەکانی ئیسلام تۆ یەکەمینت لا إله إلا الله کەتە یەکەمینیان لا إله إلا الله کەتە کابێت تحقیقی بکەیت ئایا کردومانە با بزانین ئایا لە معنای عبودیەت گەیشتوین زانین ئایا ئێمە ئەو پەرستشەی ئەیکەین تەنها بۆ الله تعالی ئەیکەین یان بۆ شتی تر ئەیکەین تەنها بۆ الله تعالایە ئایا لەو معنای عبودیەتە گەیشتوین ئایا کار و کردەوەکانمان تەنها لە پێناوی الله تعالایە لە پێناوی ئەوە یان لە پێناوی شتێکی ترە بەدەستی بهێنین ئایا هەر بەڕاستی گەیشتوینەتە ئەو ئاستەی کە خۆشەویستی و لێبوونمان تەنها لەبەر خاتری الله تعالی بێ لەبەر دنیا نەبێ گەیشتوینەتە ئەو پلەیە ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێمان نافەرمێ أوثق عرى الإيمان الحب في الله والبغض في الله بەرزترین پلەی ئیمانی ئینسان پێی بگا ئەوەیە لە بەر خاتری الله تعالی ڕق لێبوونەوەی خۆشەویستیت هەبێت ئایا ئێمە گەیشتوین بۆ با تۆزە پێداچوونەوە بە خۆمان بکەین بۆ ئەوەی بە دڵێکی پاکەوە ببینە ناو ڕەمەزان ئایا کوفرانەمان بە تاغوت کردووە یان پشتگیری ئەکەین ئایا کوفرانەمان پێی کردووە چەندمان بینی لە ماوەی پێشووە لەبەر خاتری تاغوتێک دین و ئیمانی خۆی گۆڕا چەندمان بینی ئایا ئێمە کوفرانەمان پێی کردووە الله تعالی پێمان نافەرمێ وەجتەنیبوا الطاغوت خۆتانیان لێ بپارێزن لە تاغوتەکان أي بما نافر فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى بما نافر من قوانيك كفرانين بطاغوت وإيمانيان بالله هنا إنجا حوان الدستيان بفتي برزي إيمانه وأوثق غرى الإيمان في السفيهم عليه الصلاة والسلام بيفرمي باسنا بابي بكينو بيداچونو بإيماني خوان بكينو بۆ ئەوەی بە پاک و بێغەرتی بچینە ناو ڕەمەزان بۆی بە دڵێکی ئارامەوە بچینە ناو مانگی ڕەمەزان ئایا هەر بەڕاستی وەلا و دڵسۆزیمان بۆ الله تعالایە و بۆ سەربازانی ئەڵڵایە یان وەلا و دڵسۆزیمان بۆ دوژمنانی ئەڵڵا و ئەعوانی شەیاطینەکان بۆ کامیان چەندمان بینی لە ماوەی پێشووە خۆی کرد بە قوربانی تەواوی کرد چەندمان بینی ئەوێت من لە پێناوی ئەوە واکە ئایا ئەو قەولەی الله تعالی جێبەجێمان کردووە کە پێمان دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا عدوی وعدوکم ئەولیا ئەی ئیمانداران دوژمنەکانی من و دوژمنەکانی خۆتان نەکەن بە هاوڵ و دۆستی خۆتان نەیانکەن چێ دوژمنی ئەڵڵایە چەندمان بینی وەلایی بۆ دوژمنەکانی ئەڵڵا دەرهۆی خۆشی بە موسڵمان بزانێ ئێستا دەمیشی بکەرەوەڵێ من ڕەمەزان وهاوەها خێرەکەم و ئەوە بۆیە براکانم با پێداچوونەوە بە خۆمان بکەین پێشەوەی بگینە ناو مانگی ئایا ئێمە لەو قەولەی الله تعالی ترساوی کە پێمانە فەرمێەوە فمن يتولهم منكم فإنه منهم ومن يتولهم منكم فإنه منهم هەر کەسێک لە ئێوە وەلا و خۆشەویستی بۆ ئەو دوژمنانی الله تعالی دەرببڕێ ئەوە لە ئێمە نییە یعنی چی یعنی موسڵمان نییە مانە هەمووی ئایەتی قورئان براکان هەمووی الله تعالی بە ئێمەی فەرمووە بابی بکەینەوە پێداچوونەوە بە خۆمانە بکەین زانین پێغەمبەری نازدارمان و پێغەمبەر ئیبراهیم عەلەیهیم ئەفضەل الصەلاة وەسەلام کردومانن بە پێشەنگ بۆ خۆمان الله تعالى فيما نافرمي قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه فيما نافرمي
ئێوە بەڕاستی پێشەنگی ئێوە ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام و پێشەنگی ئێوە محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام ئەو بکەن بە پێشەنگ بۆ خۆتان ئایا ئێمە دەستمان هەڵگرتووە لەو کەسانەی کە بەڕاستی دوژمنی ئەڵڵا تەعالان لە کەس و کاری خۆشمانن دەستمان لیان هەڵگرتووە بڵێن لەبەر خاتری ئەڵڵا تەعالا بۆیە براکانم بابیر بکەینەوە لە خۆمان ئەگەر بەو شێوەیە پێداچوونەوە بە ئیمانی خۆمان بکەین دڵنیابن ئێمە موژدەمان لێبێ لەو کاتە موژدەمان لێبێ ئێمەش بە شەوق و تامەزۆیەکی زۆرەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان بە دڵێکی ئارامەوە بە دڵێکی پڕ تەقواوە پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەین و ئەچینە ناو مانگی